شەشی نیسانی ساڵی 1990 بە دەستپێکی یەکێک لە گەورەترین بزوتنەوە ڕزگاری خوازەکانی سەدەی 20ەمی جیهان دادەنرێت. مەهاتما گاندی ڕێبەری ڕۆحی هەندیەکان لەم ڕۆژەدا دژ بە بڕیاری درێژکردنەوەی یاسای بارینە ئاسایی بۆ یەکەمین جار داوای کرد هەندیەکان دژ بە دەسەڵاتی بریتانیەکان مانگرتنی گشتی ئەنجام بدەن. ئەمڕۆداوەش بە دەستپێکی ڕابەراتی بزوتنەوەی ڕزگاری خوازانەی هەند دادەنرێت لەلایەن مەهاتما گاندیەوە. جیاوازی گاندی لەگەڵ ڕێبەران و سەرکردەکانی پێش خۆی لەوەدا کە ئەو بۆ یەکەمین جار فەلسفەی ناتوندوتیژی هێنایە ناو سیاسەتەوە و پێیوا بوو نابێت بە بیانووی ڕوبەڕووبوونەوەی دەسەڵاتی ستەمکار و داگیرکەر بە هیچ شێوەیەک توندوتیژی بەکاربێنرێت. بەر لە گاندی بۆ چەندین دەیە بوو گروپ و ڕەوتە ناسیۆنالیستەکانی هند بۆ کۆتاییهێنان با دەسەڵاتی کۆلۆنیالی بەریتانیەکان شەڕی چەکداریان یاخود شەڕی خوێناویان لە دژی بریتانیەکان ئەنجامدا بوو. بەو هۆیشەوە بە هەزاران کەس بووبوونە قوربانی، بەڵام گاندی باوڵێکی زۆر توانی کۆتایی بەم شەڕە بێنێ و بەمەش پێگەی ناسیۆنالیستەکانی هند بە تەواوی لاواز بوو. ئەگەرچی دوجار لە ساڵی 1948دا لەلایەن یەکێک لەو هندیە ناسیۆنالیستانەوە کوژرا کە پێیوا بوو گاندی شکۆی نەتەوەی هندیەکانی لە بەرامبەر موسڵمانە پاکستانیەکاندا شکاندووە. بزوتنەوەی ناتوندوتیژی هند بە ڕابەراتی گاندی دوای هەوراز و نشێویەکی زۆر و دوای چەندین مانگرتن و ڕێپێوانی مێژوویی گەورە دوجار لە ڕۆژی 15 ئابی 1947دا بەسەر بەخۆی هندستان کۆتایی هات. بەڵام فەلسفەی ناتوندوتیژی گاندی کۆتایی پێنەهاو بە شێوەی جیاواز لە بزوتنەوەی ڕزگاری خوازانەی چەندین وڵاتی دیکە ڕەنگی دایەوە. نێلسۆن ماندێلا ڕێبەری بزوتنەوەی دژە ئاپارتایدی ئەفریقای باشوور خۆی و بزوتنەوەکەی بە قەرزاری ئەندێشەکانی گاندی دەزانێت. ماندێلا وتویەتی لە ژیانی تێکۆشانی سیاسی خۆیدا هەوڵی داوە ئەندێشەی ناتوندوتیژی گاندی بەپێی تایبەتمەندیە کۆمەڵایەتیەکانی ئەفریقای باشوور جێبەجێ بکات. مارتین لۆتەر کینگی ڕابەری بزوتنەوەی مەدەنی ئەمریکاش لە پەنجاکان و شەستەکانی سەدەی ڕابردوودا کە توانی کۆتایی بەستەم و جیاوازی ڕەگەزی دژ بە ڕەشپێستەکانی ئەمریکا بێنێت کاریگەریەکی قوڵی فەلسفەی ناتوندوتیژی گاندی بەسەرەوە بووە. ئان سانگ سوچی ڕێبەری بزوتنەوەی دیموکراسی خوازەکانی بۆرماش کە بزوتنەوەیەکی ناتوندوتیژیە کاریگەری گاندی بەسەرەوە بووە. باراک ئۆباما دوای ئەوەی وەک یەکەمین ڕەشپێست لە مێژووی ئەمریکادا وەک سەرۆکی وڵاتە هەڵبژێردرا ڕایگەیاند لەناو هەموو سەرکردەکانی جیهاندا ئەو لە ژێر کاریگەری گاندیدایە. وتی ئەگەر گاندی نەبووایە لە ئەمریکا مارتین لۆتەر کینگ نەدەبوو تا کۆتایی بە سیستەمی ڕەگەزپەرستی دژ بە ڕەشپێستەکان بێنێت. ئەگەر لۆتەر کینگیش نەبووایە ئێستا ڕەشپێستێک بۆی نەبوو ببێتە سەرۆکی ئەمریکا. ئەگەرچی گاندی بە کۆتاییهێنان بە دەسەڵاتی بریتانیەکان لە هەندستان گەورەترین گورزی لە ئیمپراتۆرەتی بەریتانیاوەشاند، بەڵام کاریگەری ئەندێشەکانی گاندی بە ئەندازەیەکە کە بەرلەمانگێک حکوومەتی بەریتانیا دوای تێپەڕبوونی 77 ساڵ بەسەر مەرگی گاندیدا پەیکەرێکی گەورەی گاندی لە نزیک پەیکەری چەرچڵ لە بەردەم پەرلەمانی بەریتانیا دانا و دەیڤید کامیرۆنی سەرۆکوەزیرانی بەریتانیاش ڕایگەیاند بەم کارە دەمانەوێت گاندی بۆ هەتایە لە وڵاتەکەمان بوونی هەبێت.